سڵاو ڕێز و خۆشەویستی بۆ هەموو لایەک لەم ڕۆژانە شتێکم بینی ئەگەر تۆزێ قسەی لەسەر نەکەم ناکرێ بەڕاستی ئەنی ئەگەر ئەمانە وەڵامێکیان نەدرێتەوە فێریان نەکەی کە هەوڵ بن بە ئەدەب بن بەڕاستی ناکرێت لەبەرەوە ئەبێت وەڵامیان بدەمەوە بۆی لانی کەم تۆزێ فێری ئەخلاقی سیاسی و ئەخلاقی کۆمەڵایەتی و ئەخلاقی ئاینیش ببن. عافیەتی بێ کوڕی باوکەم عافیەتی بێ. چۆن کوڕەکان باشن؟ هەموو شتێک باشە؟ شەو شەوگاتان خۆش بێت. ڕێز و ئێحترام بۆ هەموو لایەکتان هەیە. هیوادارم کە هەموو لایەکتان زۆر زۆر باش بن، دوور بن لە دەرد و بەڵا. هەڵبەتە لەسەر ئەوانەی بەریتانیا با بڵێن یاوەی ئێمە پێڵێن یوکەی، ئەو کوڕی پاکە کە من بۆ خۆم نە بە مەلای ئەزانم، نە بە دینی ئەزانم، نە بە هیچ لە فەرهەنگی منە ئازادم وای بیر بکەمەوە کە کەسانی ساختن ئەوانە پارە کۆکەرەوەن لە حەقیقەتە. واوە تەنها تیکتۆکەوانێکە شەو ڕۆژ لەم تیکتۆکە کەوتووە، باشە قولە پێی ئەوەگرێ هەر ئەڕێسێ پەلاماری هەموو داروبەر ئەدا بەڕاستی. ئەوەش دەلیلەکەی بێ ئیشیە. ئینسان کە ئیش و کاری نەبوو بەڕاستی ئەوە حتا ئێستا جنۆکەکانیشی هێناوەتە ناو تیکتۆکەوە بەڕاستی، یعنی جنۆکەی تیکتۆکەوانیش ئێستا پێیا بوو. خۆشەویستان، ئەمە بۆ خۆی کارە ساتەکەیە. سەردەمی مناڵی ئێمە لە پێنجێنە ئەوانەیە جنۆکەوشێت تەنها لە تاریکاییە هەبوو، ئەوەنێ لەو دۆری قەڵای کچێ و لە کۆمەڵە شوێنە هەستەکەی کە زۆر تاریکێتت هەر لە خۆ نیە تووشی کۆمەڵەشتە بووی وازین جنۆکەوشت هەیە. ئێستا بە بۆنەی ئەم کوڕی پاکەوە تیکتۆکش بڕ بۆ لە جنۆکەوشت بەڕاستی. ئەی هاوا لەم کارە ساتەکە ئەمانە هەیە. بەرحاڵ دانیشتووە قەریک و هۆڕ لەگەڵ دووسێ لاتولوتی دەوروبەریە ئەلەساس گاڵتە بە ئارام مەحمەدەکەن و ئارەم بابەتانە باسی شکات و شکاتکاری ئەوانەکە. تۆ خۆت یەکەم جار و توتە یەمە هۆڵندا و شکاتی لێکە منی جواب میایت و منی ژێمە بەریتانیا و ئێمە ئەو بەر شکاتی لێکم. ئەی تۆ بۆ خۆڕانەوەی جایش لە پاقلە باش نییە. پاقلە قەسی پۆلیس و ئالم بابەتانەیە نایێت بڵێ پۆلیس ئەڵێ پاقلە. ئەرە وەڵا ئیتر بەڕابواردن و حیلکە حیلک و ئالم بابەتانە. جا محەممەد سنەیی ئەڵێ ئەویش خۆشەڵێ کوڕی پاک خۆی پیاوێکی باشە بەڵام دەوروبەرەکەی وایان لێ کردووە. باش نییە ئەو واڵێ باسێکی کردووە تۆ لەسەر مەسائیلی ئەوەی کە کوڕی پاک چووە بۆ تورکیا بۆ لای ئافەتێک و ئالم بابەتانە و ژنەکە کاکەی ئەوانەیە. تەبەن کوڕی پاکی جوڵامێکی بۆ قەزەیە پێنێوە لە وەشتی تایبەت و ئالم بابەتانێ، بەڵام بەرحاڵ ئەو باسی کردووە. بەڵام ئەو وەڵامەکەی ئەو نە زۆڵ ئەڵێ چی؟ ئەڵێ ئەگەر تۆ ڕاستەکەی دە ئەو ژنە بهێنە با بێتە سەر شاشە و بێت بە لایف قسە بکات و دەموچاوی دەرکەوێ. ئەزانێک ئەمشتا مەحاڵە بەڕاستی. هیچ ژنێک نایەت کاری ئاوا بکات و لە بەرخاتی کوڕی پاک بێتە سەر شاشە و دابنیشێ بڵێ من فڵان کەسم و ئەمە بوو ئەوە بوو ئەوە بوو. نایکا بەڕاستی. ژنیش کەسوکاری هەیە، مناڵی هەیە، بنەماڵی هەیە. تاوان کوڕی پاک ئەزانێت کە هیچ ژنێک ئەوە ناکە، بۆیە هاتووە ئەوواڵێکە با ئەو ژنە بێت ئەوە بکە. ئەمە جۆیەکە لە زۆڵەتی پێچێت، چونکە ئەو ژنە ئاینەکەی جیاوازە ڕەنگە کوڕی پاک نیکاحی کردی بێ بە بڵێ ئەمە خێر بووکەوە کارم کردە بەڕاستی. پاشان لە وەڵامی محەممەد سنەیە ئەوەی کە بەلامەوە زۆر سێر بوو ئەڵێ جا سێکس چییە؟ خۆ لەم بەریتانیایە سێکسی باسی مەجموعەیە نەتەوەیەکە بە 30 پاوەن و بە 40 پاوەن. باشە تۆ چۆن نەزانی سێکس بۆنەیەکەک؟ بەخوا قەسەم ئەو داناخی من پڕە لە جابخانە و ئوتێل ئێسش نازانم سێکس بەچەنێ. تۆ چۆن نەزانی بەڕاستی؟ بەس تێم گێنە بزانم تۆ لە بەریتانیا چۆن ئەزانی ئەو نەتەوانەی کە ناویان ئەبێ دانگەتم لەلایە کە ناویان ئەبەی چۆن ئەزانی سێکسێکیان بە 30 پاوەنە؟ چۆن ئەزانی بە 40 پاوەنە؟ لە چۆ تو ئەمە بیستووە؟ کێ پێیوتووی؟ یا خۆ کردوتە یا ئەوەیە ڕەفیقی کۆمەڵی خەڵکی لاتولوتی ئەوان پێدەڵێن ئەگینا حاڵم دوو فەقەرە بەدەر نییە. ئەی بۆ من نازانم کاک، هەر کەسی ئیشی نەبێ نازانێ ڕاست. من چوزانم ئێستا لەو داناخەزە بە لاحی من ئەو من چوزانم کاکە سێکس بەچەنێ، بە قورعان نازانم کاک، خواوەکی نازانم بەچەنێ. تۆ چۆن نەزانی زەحمەت دەبێت؟ ها؟ چۆن زەی؟ اینجا لە هەمووی خراپتر ئازیزانی ئارام محەممەد
مەلا ئارام و مەلا سەفەر و مەلا کوڕی پاک هەستێکیان قورئانەکە ئاوا ئەهێنن ئەوە ببوورن کامی من قورئان نییە کتێبێکی ئاساییە باش نییە کتێبەکەی عەبدوڵای مەلا نووریە ئاوادا ئانیشن هەستێکیان قورئانە خۆن ئەڵێن ئێمە هەستێکمان پاکین و ئێمە دزیمان نەکردووە دەیخۆ ئەزیزان لەم سیانە لانی کەم لایەکیان درۆکە لەم سێ نەفەرە لایەکیان درۆکە جایتر مەلا ئارامەکەیە سەفەرەکەیە کوڕی پاکەکەیە مهمێکیان درۆکە ئێوە چۆن ئەم سیاسەیان بێکە قورئانە خۆن با من تێبگەم لەمە چۆن ئێوە دائەنیشن ئەوەندە ئەعساب سادانەیەن ئەم قورئانە ئەخوا مەلا ئارام مەلا سەفەر مەلا نازانم کوڕی پاک ئەوانە هەستێکتان قورئان بخوێن ئێمە پاچین ئێمە بێعیبین ئێمە ئەوە ناکەین ئێمە ئەومان نەکردو ئەیشێ کردوتی ئەیشێ کردوتی زەحمەت نەبێ ئەی ئەو مزاهرە و بێنەوە بەرەو شکات و شکاتکاری و ئەمانە لە چێوە هاتبوو زەحمەت نەبێ ئەی دەنگەکانی مەلا ئارام بۆچی بڵاو بۆتەوە کە هەمووی دانگەکانی پێش و ئێستای جیاوازی هەیە نازانم چۆنەکرێ ئێوە ئەو قورئانە بە درۆ بخۆن چۆن نتوانن بەڕاستی ئاوا بە درۆ بیخۆن من لە سەدا سەد دڵنیام بۆ قورئانەی کە ئێوە سوێنی پێخۆن ئێوە درۆکن باشە ئێوە درۆکن لانی کەم مێشێکتان یان دوانتان ئەو قورئانە بە درۆ خوا اینجا بەپێی هەموو منتەقێکیش ئازیزانی ئارام ئەحمەد هەر کەسێک کە ئەچێت دزی ئەکا تاڵانی ئەکا ماڵی خەڵکە خوا بەخوا گوێ بە قورئان خواردن نایە کاکە بەخوا قورئانەکە بە درۆ خوا چکە پارەکە سەدان هەزار پاوەنە کاکە لەبەرەوە قورئانەکە لەسەر خوا بەخوا قەسەم کاتی خۆی زەلام هەبووە لەو مەحکەمەی سلێمانیە ئێسەیش ڕەنگە هەبێ هەر هەیە ئێسەیش دانیش چ بوو لەوێ ئیشەکەی چی بوو خۆشەویستان ئیشی هەر ئەوە بوو کە تۆ کێشەیەک دەبوو یا من کێشەیەک مەبوو یا فڵان کێشەیەک هەبوو چوتان هەر کەس ئەو زەلامە ئەچوو ئاهات ئەگەڕا بۆ کەسێکە بێ بەشایەت ئەمە ئەچوو قورئانی خوان لە مەحکەمە بەشایەتی درۆ پارەی جاتی وەرەگرت یعنی بە پارە ئەچوو شادی درۆی ئەیە کاکە ئەمانش ڕێک ئاوان بەڕاستی ڕەنگە هەر ئەوانە بوو بن کاتی خۆی لە مەحکەمەی سلێمانی ئەو شتانیان ئاوا قورئانیان خواردە بە درۆ و پارەی جاتی وەرگرتووە گوناحە کاکە یعنی لانی کەم قورئان ئەبێ هەمومان ئەو ڕاستیە بزانین تۆزی ئێوە ئەخلاقتان نەبێ ئەخلاق ئەو هەموو قورئانە بە درۆ مەخۆن ئێوە ئەزانم ژێ فشاران ئەزانم بێحورمەت بوون ئەزانم خەڵک گەڵتان پێەکە بەڵام قورئان بە درۆ مەخۆن تەواو دەنجی خۆتان هەیە هەمووشی خۆتان هەیە کە پارە دیار نەماوە ئێستا ئەڵێ بیکەن بە بەرمیل ئەڵێتە سەتڵەکە نەماوە بیکەن بە بەرمیل زۆر یەکەی بە بەرمیل وەڵامێک خۆتان تیای بخەون لە بەرمیلەکەیە باش بیزانن قەسەم بەخوا یەکێک ڕێزم هەیە ڕەشە وڵاق نەبێت نەرە بە ئێوە نایە ڕەشە وڵاقیش بیت ئارەجی خۆیتەوە ئەو بشرە خۆیت لەبەرەوە من دڵنیام لەوە کە قورئانەکانتان بە درۆ خوارد لە ژێر فشارا بوو بەڕاستی لە دواییشان ڕەنگە چوبن خۆتان ئەوە نییە بۆ خۆتان هینتان کردی بێت ڕێکتان خست بێ بڕۆن سێ چوار مەڕۆژ بزن لەو پارەی دزی و مزیە بچن سەر ببڕن و بڵێن ئەوە لە حەقی ئەو قورئانە کە بە درۆ خواردومانە ئەوە حەقیقەتەکەیەتی لەوە گومانم نییە ئەوەیش هەر وەڵامێک بوو بۆ ئەوەی کە کوڕی پاک فێر نەبێ عیبە عیب تۆ ڕێشێکی دەژی پێ حیلکە چێت لە تیکتۆکە کاکە دووسێ نەفەی لاتوت کۆکەی تۆ ئارام ئەحمەوە پۆ ئینە پاق لە هات بۆ لام و ئەرە وەڵاو نازان تۆ کچیە کاکە ئەو زمانێکی پیسە بەڕاستی ئەوە زمانی مامۆسای ئاینی نییە تۆزێ بە ئەدەب بە تۆزێ بە ئەخلاق بە تۆزێ شعوری هەبێ تۆزێ هەستی ئینسانیت هەبێ هەستی ئاینیت هەبێ تۆزێ بەشەر بە بەشەر بابە بەشەر بوون خۆ چوزانم هەوڵ بە تۆتە بەشەر بی بەڕاستی کاکە تۆزێ شعور و ئینسان بە ئینسان دامەنیشە لە خەریکی ڕابواردن بە خەڵکو و تیکتۆکەوان لە تیکتۆکا 24 ساعتەدا کەوتویت و بەخوا زۆر عیبە کاکە من تەریقە بمەوە بەڕاستی کاکە هەر بەڕاستی تەریقە بمەوە وەڵی ئێوەتان لێت تۆ خەریکە ڕق لە ئاین هەڵەگرێ کاکە عیبە تۆ چی مەلایەکی دانێت هەر خەریکی حیلکە عیبە شووری لەناو تیکتۆکە عیبە کاکە عیبە تۆزی عاقڵ بەسە ئیتر تەمەنێکی شەیە تۆ مەڕاحەکەنی کاکە تۆ مناڵ نیت کوڕی پاک تۆ پیاوێکی تەمەنت هەیە ڕەنگە لانیکەم 45 بەرەو 50 ساڵ ڕووی کاکە تۆزێ بە ئەدەب ببرە تۆزێ بە ئەخلاق بە ئەی لەوە تۆزێ حورمەتە هەبێ حورمەت هەر حورمەتی ئینسانیت هەبێ کاکە حورمەتی دینیت هەبێ برای من حورمەتی دینیت هەبێ کاکە تۆ هەموو شتێک لە دەست داوە هەموو شتێک دۆڕاندووە تۆ چی پێکەین و دانیشتوی ئاسا بە ئارام ئەحمەد ڕابێری ئاسا قەشمی بە ئارام ئەحمەدەکەی لەگەڵ سێ چوار لات و لوتە تۆزێ بە ئەدەب بە بابە من بەوە هیچم لێ نایە بەڵام قورئانەکانتان بە درۆ خوارد ئەچۆ خۆن باوەڕتان پێ ناکەم
هەموو ڕۆژێ 2000 قورآن خۆن باوەتان پێ ناکەم چونکە هەر کەسێ لەم دنیایە دەست بە ماڵی حرام دزی بکە باشە لەسەر حسابی خەڵک و بە ئیر بژی قورآن بە درۆ خوا زۆر ئاساییە قورآن زۆر ئاساییە بەڕاستی هەر وەکوایە کەباب خۆن لای ئێوە چونکە ئێوە بەڕاستی ئێوە بێدین ئێوە حساب بۆ هیچ شتێک ناکەن کاکە لەبەرەوە جارێکی ترگرێتی دۆکە حتا ئەگە قسە بە من بڵێ قەیناکە گوێنم بدەرێ وەکو تۆ زۆر دەمیشی پیسە بەڕاستی زۆر دەمی پیسە کاکە سەردەمانێک کە من لە پێنجۆ نابووم لە سێمانی هەبووم مامۆسای ئاینیمانە بینی ئاوا دەسەر بەس لە پێ هەڵەسەین لەبەری کاکە ئەمەنە ئێحتراممانەگرت هەڵماتێنمان کرا بەم لای دەستمان بەرێ لە هەڵماتێنەکە ئەمانە مامۆسا هاتووە خۆمانە کرد بە کەڕی شەربەت مامۆسا حرمەتی خۆی هەبوو کاکە ڕێزی خۆی هەبوو ئەرێ ئێوە ئێوە بوونە بێڕێزن ئێوەکە من لە ئێوە تێناک ئێوە بۆ ئەوە بێڕێزن بۆ ئەوە بێڕێزن چۆنە بێ مامۆسای ئاینی ئاوا بێ ئەگە بەڕاستی ئێوە مامۆسای ئاینی کە من ئێوە مامۆسای ئاینی نازانم بەڕاستی مامۆسای ئاینی تیکتۆکەوان نییە مامۆسای ئاینی شەو لە تیکتۆکە هەر پەلاماری ئەم عالەمە نادا کاکە باش نییە ئەبێ هەمووتە ئەو ڕاستی بزان کاکە لە سۆشیال لەبارەی سیاسیەوە لە سۆشیال میدیایە ئاڵ و گۆڕ لە کۆمەڵگای باشوورە ناکرێ من کە لە سۆشیال میدیایە قساکە من ڕەخنەگر من بە تەمانیم لە ڕێگەی فەیسبوک و تیکتۆک و نازام چوچیەوە ئەیشێکی پاتی بڕوخێنم ئەمە قسەی قۆڕە بەڕاستی باش نییە لەبارەی ئاینیشەوە بەڕاستی تیکتۆک و ئەمانە شوێنی ئەمە نییە کاکە ئەمە چیە زەلامێکی ناساوی هێنیت و وەڵا لە تیکتۆکە جنۆکە چیەکە کاکە جنۆکەکە داینش عەلەزای تیرەکە تەلەفۆن بۆ تۆکە مامۆسا فریام کە مامۆسا ئەوە جنۆکە من جنۆکەتە لەشمەوە چی کاکە گاڵتە جارەیە برای من ئەو شەرم ناکەنیەوە چاخە تیکتۆک جنۆکە چیەکە تیکتۆکە وەڵڵی خوایە لامانەی خوایە ئەرە وەڵا ڕۆژە بینیم بە زەلامێ چیک دەستی کردەوە چیک ئەم کورد باکسێک گەڵا ئەمە جنۆکەیە کوڕەما بۆ خاتری خوا کاکیچە ئایلەوە سەرچا هەمووتان بەخێر بێنی ئاخۆ کەچا قەیناکە کاکە هەر شتێکەکەی بیکە مشکلی نییە کاکە بۆ خۆی حەدێکە هەر جن دەرکە بۆ خۆت مشکلە من ئەمە نییە کاکە بەڵام بە ئەدەب ئەگەر بەڕاستی تۆ مامۆستایەکی ئاینیت ئەگەر باوەڕ بەو خۆ بۆ قورئانە هەیە کاکە تۆزی ئەخلاق هەبێ ئەی هاوار تۆزی ئەخلاق ئەی هاوار جوێن بە خەڵک مەدە کورە مامۆسا ئەونا مامۆسایش نی بەخوا بەڵام ئەوە جوێن بە خەڵک مەدە تۆ بۆ ئەمەنە دەمە پیسە ئەی هاوار تۆ چیت چۆنە بێ مامۆسای ئاینی ئاوا بێ ئەگەر بەڕاستی مامۆسای ئاینیت بەرحاڵ من ویستم لەسەر ئەم بابەتانەی تر قسە نەکەم بەڕاستی بەڵام ئیتر ئەمانە کە هەندێک قساکەن ئینسان نییە ئیتری نەبێت ئەو نییە ئەگەر جوابیان نەیتەوە ناکرێت هەستێکیان دانیشتوون ئەو مەلا ئارامە جارێ لەگەڵ ئەو مەلا سەفەرەیە باش نییە لێرەیە کوڕی پاکەمە ئولاوە ئەو دوانە هەردووچیان کە ئەو قورئانەی خۆن باشە عەزیزان پێشیش قسەکانیان فەرقیە لەگەڵ قسەکانی ئێستا باش نییە کاکەیە جا تیکتۆک کوڕی پاک تیکتۆک هینی کافرەکانە کاکە کافر دروستی کردە تیکتۆک جنۆکە چێکا تیکتۆکە بەزار بام تێ بکەم نابێت حەمەی سەتڵ ئێسەیکە بە بەرمیل ئەرە وەڵا حەمەی سەتڵ ئێسا ئەڵێ من بە بەرمیلی جا پارە پێیاکەم بۆ خۆی ئەوەش ورگیشی ئەوە لێ کردەوە بۆ خۆی ئەمەنەی پارەی بەلاشە خواردەوە حەمەیە کاکە حەمەکە لاری ئەرە بەرحاڵ لێرەوە جارێکی ترداوە لە کوڕی پاکەکەم شاخ لە شاخی ئارا مەحمەد گیرمەکە ئەگەر هات و باسی منێ کرد وەڵامی ئەم قسانیشت دامەوە تکال لێکم بە ئەدەب بە ئەها من گوێن نادەم بێڕێزی ناکەم بەس نەسیحەت دەکەم بەڕاستی وەکو کاگارا مەحمەد تۆ لە ئاسی منانی بەڕاستی کوڕی پاک نە تۆ نەمەلا ئارام نەمەلا سەفەر نە ئەبوو سەتڵ ئێوە لە ئاستی منانین لە حەقیقەتە یعنی من پێم ناخۆشە بێم دابنیشم خۆم خەمە ئاستی ئێوەوە کاکە ئێوە هیچ نین کاکە ئێوە سێ ئینسانی بەربادن بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلام و پارەکۆکەنەوە ئێوە هاوشانی من نین بەڕاستی هەر سێکتان بشنە سەر باڵای یەکتر باش نییە ئێشتا سەرتان ناگاتە قولەپێی ئارا مەحمەد باش بەڕاستی بزانن ئێوە زۆر لەوە قەزەمترن زۆر لەوە بچووکترن زۆر لەوە گرکنتر بن بەڕاستی خۆتان بە ڕەفیقی ئارا مەحمەد بزانن ئێوە لەو ئاسانی کاکە ئێوە لێبوونەتەوە بەڕاستی ئێوە کۆمەڵێک تیکتۆکەوان ڕێزم بۆ ئەوانێتیش هەیە کۆمەڵێک تیکتۆکەوانی پارەخۆرن لەناو سۆشیال میدیاوە لەناو خەڵکەکە لەبەرەوە ئەگەر هاتی باسی منی کرد ئەم جارە بە ئەدەب تەنها ئەوەنە بە ئەدەبەوە هیچ چیکە پێ ناڵێ نایشمێت جارێکی تر ئەگەر ئێوە تووڕەم نەکەن ئەگەر ئێوە
ئیهانە و سوکاتین پێ نەکەن بەڕاستی من نامێ بێمە شەڕ لەگەڵ ئێوەیە من نامێ وەڵامی ئێوە بدەم چونکە ماهیەتان دەرکەوت بۆ هەموو خەڵک بۆ گەناوەکەتان دەرکەوتەوە بۆ هەموو خەڵک هەمووی باشن ئەناسێ ئیتر هەرچێ لەسەر ئێوە بڵێم بەڕاستی زیاتەیە بۆیە ئەگەر ئێوە پەلامارە بنێن حەقم نییە بەسەرتانکە تەواو هەموو شتێک کەشف بوو بەڕاستی باش نییە هەموو شتێک کەشف بوو بەڵام من ڕەفیقی ئێوە نیم بەڕاستی ئاستی من لەگەڵ ئاسی ئێوە زۆری فەرقەیە زۆری فەرقەیە ئێوە زۆر بچووکن هەستێکتان ئەڵێن بەلا ئارامەکەڵم بەلا سەفەرەکەڵم لەگەڵ کوڕی پاکە ئێوە بەڕاستی هاوشانی منین ئێوە زۆر بچووکن ئێوە هیوادارم کە شەڕتان لە ئێوەمانان لادەن بچن هەر خەریکی شەڕ بچووکانی خۆتان بن لێ ئێوەش بەڕێزان و خۆشەویستان خواتان لەگەڵ و هیوادارم کە سەرفراز بن و هیوادارم کە لە خۆشی و لە ئاسوودەیە هەمووتان بژین و دوو ڕۆژیشی ماوە بۆ جەژنی قوربانی پیرۆز کە دوو بەیانی ئەکات ئێمەش وەکو بەندە وەکو ئارام ئەحمەد هەر لە ئێساوە قەیسیەکەم بۆ لە ئاو کردووە و برنجی کوردیم بۆ هاتووە لە کوردستانەوە برنجی شاس بەخوا برنجی کوردیەکەم بۆ هاتووە ئاوا بە کابراڵێ ئاها کاک ئارام ئەوە هینەکەی پێوەیە برادێکە بۆی نردوون بەهاکە لە ئاشەکە پوشەکەی دێکەنەوە ئیتر دوو بەیانی جەژنی قوربانە ئێوارەکەی ئیشەڵڵا جەژن پیرۆزەکەین و قەیسیەکەی بۆ ئەخۆین بێ ئێوە ناخۆش و برنجەکەی بۆ لێ ئەنین لێرەشەوە من ئیتر نایەمەوە خەت لە ماوەیە بۆ فەیسبوک بۆ تیکتۆکەوانە جەژنتان لێ پیرۆزەکەم هیوادارم کە هەمیشە لە جەژن و لە خۆشی و لە شادیە بن و هیوادارم کە هەمیشە قوربانی بکەن لە جەژنەکانە و خێرکەن و یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدەن بەڵام نەیەن بەو فەربوانەی بەریتانیا یەک تمەنیان مێنێ ئاجزان یەک تمەنیان مێنێ بچن خۆتان بیکەن بیکەن بەخێر و تەواو هیچ یان دانیشە مەلا ئارام پارە کۆ بکەنەوە بینێرن بۆ مەلا ئارام لە یوکەی ئەویش ئەینێرێ بۆ فڵانی کوڕی فڵان لە ئەڵمانیا بۆی مەڕووگا و گۆتاڵ و بزنی پێ بکڕنەوە نازان چیوانە بەوەتە قەشتی وانەکەن کاکە ئەوانە ئەی خۆن بۆ خۆیان درۆکەن خۆ بۆ ناچی بیکردی کاکە خۆ بۆ ناچی ئێستا من شتیم تەرتیب کردووە بۆ جەژنی قوربان بۆ دوو بەیانی پارەم نردوێتەوە بۆ سێمانی و دو سێ سەر حیوان بکڕن و بیکەن بە قوربانی و بە خێر بۆ باوکم و بۆ فڵان و بۆ فڵان ئەلەم بابەتانە بە دۆستێکە ئەوەکەم بۆچی ئێم بەمەلا ئارام پارەکەی بخوا کاکە نایەم ئایدەوە کەسم هەیە و خزمم هەیە و پارەکەی بۆ ئەنێرمەوە و ئەڵێم بڕۆ بۆ نمونە گوێرەکەی بکڕە سێت دووسێ مەڕ بکڕە بیکە بە خێر و بیکە بە قوربانی بۆ جەژنی قوربان و بیکەتەوەی بۆچی بەمانە بۆ بخۆن کاکە مەیە کاکە خۆ بڕۆ بیکە بە خێر عاقڵ بە عاقڵ دێ خواتان لەگەڵ ئازیزانی ئارام ئەحمەد بەخێر چن ئەوە بۆ داناخرێتەوە باوکم